بەڵێ وەک لە سەرەتاش ئاماژەم پێکرد لە تەوەری یەکەم باز لە کەسایەتی سەرکەوتووەکەین بنەماکانی کەسانی سەرکەوتو کیە کەسی سەرکەوتو ئێمە چۆن بتوانین کەسایەتێکی سەرکەوتومانە بێت بۆمە بەستا میوانداری بەڕێز دکتۆر ڕزگار جەرجیز ڕایەنەری گەشەبێدانی خودمان کردووە کە لە کەرکووکەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵمانی پێمان خۆشە سەرەتا بزانین کەسانی سەرکەوتو چێ دکتۆر گوێبیستی دەنگی منی هیتان باش خۆشحاڵم کە لەگەڵ بەرزانم بەردەوام بڵێ بەڵێ کە باسی سەرکەوتنەکەین بێگومان پێناسی سەرکەوتن پێناسی زۆر زۆرە بۆ یەکە ناتوانین بڵێن سەرکەوتن پێک هاتووە بەس لەم شتانە بۆ یەکە کە باسی سەرکەوتنەکەینە بێ باس لە ئامانج بکەین کەسانی سەرکەوتن ئەو کەسانن کەوا گەیشتوتە ئامانجەکانیان ئەو کەسی کەەوە ئامانجێکی هەیە و توانیوێتی بگاتە ئامانجەکەی ئەتوانی بڵێن کەسێکی سەرکەوتووە ئیتر ئەو ئامانجە ئەگەر لە بواری ئابوووریە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری زانستە بێگومان ئەو کەس خۆی ئەو ئامانجی بە خۆی داناوە کە توانیەوە بگا پێی کەسێکی سەرکەوتووە بۆ یەکە کە باس لە کەسێکی سەرکەوتووە ئەکەینە بێ بزانین ئەو کەسە گەیشتە ئامانجەکەی یاننا هەوڵەدا بگا پێی کە ئامانجی هەیە و ئیشی بۆ ئەکات بێگومان ئەگا پێی ئەو کەسانشی کەوا سەرکەوتون کەسانێکن کە لە پێناوی ئامانجەکانیان ئەژێن و ڕۆژانە ئامانجی تازەیان هەیە و هەوڵدەن بگەنە ئەو ئامانجەی کەوا بە خۆیان دایان ناوە زۆر باشە دکتۆر کەواتە دیاریکردنی ئامانج گرنگە لە ژیانی یاخود خاصەتی کەسێتی سەرکەوتوودا بێگومان پرسیارێکی زۆر زۆر گرنگە باس لەواکەن کەوا کۆمەڵێکی کەسانی سەرکەوتوو لە شوێنێک دانیشت بوون ئەیانویست پێناسیە بدەن بۆ سەرکەوتن ئەو بازێکی ئەوت کەسێکی بەختەوەرە کەسانێتتر ئەیانوت ئەو کەسێکەوە خاوەن مڵک و پارێکی زۆرە کەسانێکی ترە لێن کەوا کەسێکی بناو بانگە بەڵام کەسێکی کەوا زۆر شارەزا بوو لەم بوارە باسی لەوە ئەکرد سەرکەوتن پێک هاتووە لە ئامانج کە تو ئامانجت هەیە هەوڵت بۆی داوە ئیشت بۆی کردووە تو ئینسانێکی سەرکەوتویت و ئەو ئامانجەش وەکو چی وایە بزەبت کە ئێمە سەفەرەکەین لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر شتێک ئەبینین لە پێش چاومان پێشەوە بگەینە سلێمانی لە کەرکووکەوە وەرە سلێمانی بڕۆین قەتعەیەک نووسراوە کەوا ئەوە کیلۆمەترت ماوە بگەیتە سلێمانی بۆ یەکە وەکو ئەو وایە ڕێگامان پێپشانەدات کە ئایا من نزگین لە سەرکەوتن یان نا شتێتری زۆر گرنگە کە باسی سەرکەوتن ئەکرێت و کە ئامانجت بۆی داناوە ئەبێ بزانین کە سەرکەوتن گەشتە نەک وێزگا واتە ئێمە بەردەوام ئیش ئەکەین بۆ سەرکەوتن کە گەیشتینە ئەو وێزگەی کەوا بۆ خۆمان دامان نابوو معنای ئەوە ناگەینە کە گەشتەکەمان تاوە بەردەوامە بین وەکو گەشتێک وایە هەتا ئێمە لەم ژیانین هەتا هەوڵەدین بگەینە ئەو شتانی کە ئامانەوێت ئەمڕۆ ئامانجێک سبەی ئامانجێک وەکو ئەو کەسەوا بین دائیمەن برسیمان بێت برسی خواردن ناتەوان برسیمان بێت بۆ ئامانجەکانمان دایم بگەین پێی بۆ یەکە گەشتە نەک وێزگا بەڵێ دکتۆر باسی ڕێگەی گەشتنە کرد بە سەرکەوتنەوە ڕێگایە زۆر جار ینی ئاستەنگە بۆ دروستەوێ و کۆسپ و بەربەزیەتە بەردەمە چۆن بتوانین زاڵبین بەسەر کۆسپ و بربەستەکانە بۆی کە بە ئامانجەکانمان بگەینە وێزگەکە زۆر جوانە خەڵکانێکی زۆر کە هەوڵە دەن و دەست بەو گەشتە ئەکەن پێشوەخت پرسیارێکی زۆر لە خۆیان ناکەن ئەبێ ئەو کەسی کەوا بەتەما بێت بێتە کەسێکی سەرکەوتوو چەند پرسیارێک چەند یاسایەک پێشچاوی بێت ئیشی لەسەر کات یاساکانی سەرکەوتن وامان لێ ئەکەن کە زاڵ بین لەسەر ئەو کۆسپانی کەوا دێنە ڕێمان بۆ یەکە یاساکان زۆرن بەڵام هەوڵەدین لەم کورتە دیدارە باس لە چەند یاسایەکی سەرەکی بکەین یاسا یەکەم مرۆڤ بەرهەمی بڕیارەکانیەتی نەوەک بارودۆخەکەی ئێمە کە بڕیارە دەین کە گەشتەکەمان دەست پێ بکە بەرەو سەرکەوتن بارودۆخێکی زۆر دێتە پێشمان وەکو هەمووان ئەزانین بارودۆخەکە قورسە کۆسپی زۆر لە پێشمانە ئەبێ بزانین کە بارودۆخ ئێمە دروست ناکات ئەوەی وا ئێمە دروست دەکات بڕیارەکانمانە واتە هەر مرۆڤێک من بەڕێستان لەناو ئستودیۆ بینەرانی بەرزکەوا سێرمانەکەن خۆیان پێناسی خۆیان ناڵین فڵان کەس ئەڵێن فڵان کەس کەوا کۆمەڵێ بڕیار دروستی کردووە بۆ یەکەم کە هەوڵە دەیت ئیشکەی بۆ سەرکەوتنی خۆت ئەبێ بزانی بارودۆخەکە نابێ زاڵ بێ بەسەرتا
کە بارودۆخێتە پێشت بەرامبەر چەند بڕیارێک وەستیت ئایا تو بەردەوامە بیت یان وازدێنیت ئەم یاسایە زۆر گرنگە. یاسای دووەم سەرکەوتن واتە بەرپرسیارەتی پابندبوون. من کەسێکی بەرپرسیارم بەرامبەر ئەو ئامانجەنی بۆ خۆم دامناوە بەرامبەر ئەو ڕوانگەی کەوا ئیشی بۆ ئەەکەم نابێت دوای ئەوەی دەستم بە گەشتەکە کرد تووشی کۆسپ هاتم تووشی ئەستەم هاتم واز بێنم دەبێ بەرپرسیار بم بەرامبەر خۆم دەبێ پابند بم بەو ئامانجە و بۆ ڕوانگە و بۆ پەیامی بۆ خۆم دامناوە. یاسای سێیەم یاسایەکی زۆر زۆر گرنگە. سەرکەوتن باس لەوە ئەکات کە ئەڵێت سووربوون و بەردەوامبوون لە بەهرە دەباتەوە. کەسانێکی زۆر باس لەوە ئەکەن ئەڵێن ئێمە لەدایک بووینە بەهرەمان نییە و ئەمەش پرسیارێکی هێنێتە پێشمان ئایا کەسی سەرکەوتوو کەسی سەرکردا لەدایکە بێت و خۆی وایە یان دروست ئەکرێت. بێگومان دوای توێژینەیەکی زۆر باسکردنێکی زۆر لە پێش سەدەیەک تاکو ئیستاکە باس لەوە ئەکرێت کۆ توێژینەکان ئەمە ئەڵێن ئەسە تا 2 بۆ 4 خەڵکی لەدایکە بن و سەرکردن باقی خەڵکەکان دروست ئەکرێن. واتە ئێمە ئەبێ سوور بین لەسەر ئامانجەکانمان بەردەوام بین لەسەر ئەو ڕێگای کە هەڵمان بژاردەوە بۆ خۆمان ئەوەمان لێ ئەکات بگەینە ئامانجەکان. بەردەوام بوون خاڵێکی زۆر زۆر گرنگە لە گەشتی سەرکەوتن. بەڵێ زۆر باشە. لە تاک لە ئەرکی ڕۆژانەیدا لە هەر بارودۆخێکدا بێت دووچاری هەڵە دەبێتەوەی تر لە ئەرک بێ لە کار بێ خود لە هەر شتێکی کە بێ تا چەند گرینگە تاک ئێمە لە ئەرکی ڕۆژاماندا هەڵە وەکووانەیەک سیر بکەین هەڵە بەکاربێن بۆ فێربوونی شتی نوێ. ئەسەکانت خۆش بێ پرسیارێکی زۆر زۆر قوڵ و گرنگە. ئەمێ دائیمەن ئەم پرسیارە کە لێمان ئەکرێت وەڵامەکەمان ئەوەیە یەکەم شت چی هەڵە ناکات ئەو کەسە هەڵە ناکات کەوا لە شوێن خۆی دانیشتووە. دووەم شت هەڵە پارچەیەکە لە سەرکەوتن. ئێمە کە هەڵە ئاکەین فێر ئەبین بێ پرسیار لە خۆمان بکەین بۆ ئەو هەڵەیمان کرد هۆکارەکانی چی بوو. قاعدەیەک هەیە باس لەوە ئاکات ئەڵێ لە 100 تا 80 بۆ 20 دائیمەن لە 100 تا 80 هەڵەکان ئەبێ باس لەوە بکەین کەەوە خۆمان هۆکاری ئەو هەڵانە بووینە. 100 تا 20 علاقی بە دەرەوە هەیە ئەبێ ئیشکین لەسەر 100 تا 80 کە ئێمە ئیشەکەین لەسەر 100 تا 80 وامان لێ دێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بڕۆین وامان لێ دێ ئەو وێنەی کەوا لە پێش چاومانە کە من هەڵام کردووە ئەبێ دایمەن پرسیارەکە بکەم هۆکارەکەی خۆم بوو باشە بۆ زانیاری زیادم پێ نەبوو توانام پێ نەبوو یان قەناعەتم نەبوو بۆ ڕێگای کە بۆ خۆم هەڵم بژاردووە. بۆ یەکەم ئەبێت ئەم شتە لە پێش چاومان بێ کە پێ ئەڵێن KSA واتە Knowledge Skills Attitude. هۆکارەکەی لە هیچ رگەم سیانەیە زانیاریم کەم بوو تواناکانم لەشێن خۆی نەبوو توانای باشم پێ نەبوو هەوڵم نەدا بوو زیاتر خۆم دروستکەم یان ئەو قەناعەتە و بیر و باوەڕی کەوا براگراوندێک لە لای من هەیە تەسیری لێم کردووە کە هەوڵ نەدەم زیاتر. بۆ یەکە دائیمەن ئەو کەسانی کەوا هەڵە ئەکەن کەسانێکی بەتوانان بۆ چکیدی ئەبێ باس لەوە بکەین نەک کەسی زیرەک ئەبێ باس لەوە بکەین کەسی بەتوانە کە بڵێن ئینسانێکی زیرەک معنای ئەو ئینسانە نابێتتر هەڵە بکات بەس کە ئەڵێن ئینسانێکی بەتوانە ئەمڕۆ توانایەکی کەم هەبوو هەڵم کرد دواتر توانەکانم زیاترەکەم. وێنەی سەرکەوتن کە لە پێش چاومە کە من سەیری ئەەکەم پێک هاتووە وەکو ئەو وایە کە شاخێک هەیە لە شوێنێکی بەفراوی ئەو لوتکەی کەوا ئێمە ئەیبینین کەوا سەرکەوتنە ئەو شاخە 750 مەتری لەسەرەوەی کە دیارە خەڵکی ئەیبینێ بەڵام لە خوارەوەی نێزک لە 2 کیلۆمەتر و نیو کە کەس نایبینێ ئەوش پێک هاتووە لەو هەڵانە و ئەو کۆسپانی کەوا بەرامبەرمان و کەوا گەشتەکەمان پێچووە خەڵکی بەس سیر لوتکە کاکەن بۆی کە خۆمان ئەبێ زۆر جار سێری ئەو شاخە بکەین ئەو پارچی کەوا دیار نییە کەوا لەناو ئاوەکەیە ئەوش پێک هاتووە لە هەڵەکانمان پێک هاتووە لە فێربوونی شت تازە پێک هاتووە لەوەی کەوا قەنەعاتمان بگۆڕین تاکو بتوانین فێربین و بەردەوامیش لە گەشتی سەرکەوتن فێرەبین. باشە دکتۆر یعنی من هەوکۆر کەسێکی یاساییتر لە دایکە بووم و هیچ با بڵێن بەهرەیەکم نییە بیرۆکە تا چەند گرنگە و تا چەند پێویستە بۆی کە کەسێکی سەرکەوتوی لێ دەرچێت بیرۆکەی تایبەتمەند بە کەسایەتی خۆ. بێگومان بیرۆکە سەرمایی هەموو کەسێکە
هەر بیرۆکەیەک بوو ئەم ستودیکەوە جەنابەت لە ناوی دانیشتوویتە دروستکرا هەر بیرۆکەیەک بوو لای جەنابەت دروست بوو کە بێت و ئیشکی لەم بابەتە جوانانە بیرۆکەیەک بوو کەوا ئێمڕۆ ئێمە لە کەرکووک لەگەڵتانین دەوروبەرمان پێک هاتووە لە بیرۆکە هەموو شتێکەوە ئێمە ئێستا ئەیبینین پێش چەندەها ساڵ پێش دەیان سەتان ساڵ بیرۆکەیەک هەبوو کەسێ باسی لێکرد ئێستا هاتە شوێنی خۆی بۆ یەکە لە ساڵی 1975 دوو زانای ئەمریکی یەکێک لە زانکۆکانی ئەمریکا ئەم پرسیاری کەوا جەنابەت کردت کردیانە توێژینەوەیەک پرسیارێکیان کرد ئایا کەسێکی سەرکەوتوو کە ئێمە لە ژیانی خۆمان ئەیبینین ئەتوانین دیراسەتی کەسایەتی بکەین ئەتوانین دوای ئەوەی کە بزانین چۆن سەرکەوتوو بووە بتوانین چاولێککەوتنی پێ بکەین و بتوانین ئێمەش وەکو ئەو کەسێکی سەرکەوتوو بین چونکە کەسانێکی زۆر ئەم پرسیارە ئەکەن ئەڵێن ئێمە کە لە دایک بووین بەهرەمان نییە لە ژنگەیەکی زۆر ئاسایی لە دایک بووینە ناتوانین بگینەوە ئامانجی بە خۆمان دامان ناوە نەخێر دوای توێژینەکە تقریبا 5 ساڵی خایان گەیشتنە ئەم شتی کەوا ئێستا باسی ئەەکەم ئەندازیاری کەسایەتی هەر کەسێک لە ئێمە ئەتوانی بوێتە ئەندازیاری خۆی ئەو بیرۆکانی کەوا هەیەی ئیشی لەسەر کات چۆن ئیشی لەسەر کات سێ خاڵی سەرەکیمان هەیە بتوانین بیرۆکە بکەینە واقعێک کە لە پێشا خۆمان بیبینین ئیشی بۆ بکەین یەک ئەبێ ئامانجێکی زۆر ڕوونمان هەبێت ئامانجەکەمان دیاری کراو بێت نابێ بڵێم من ئەبێ کەسێکی سەرکەوتوو بم نەخێر ئەمە ئامانجێکی دیاریکراو نییە ئەبێ بڵێم من ئەمێ کەسێکی سەرکەوتوو بم لە فڵان بوار لەم کاتەدا دووەم شت پلانێک دابنێم بۆ ئەوی بگەمەوە ئامانجی کەوا بۆ خۆم دامناوە هەتا بیرۆکەکەم بێتە شتێکی ئاکتیڤ و پراکتیکی ئیشی لەسەر بکەم ئەو پلانەش ئەبێت چەند خاڵێکی تیا بێت کاتی دەستپێکردن کاتی کە تەواو ئەبم ئەو کۆسپانە چین کەوا دێنە ڕێم ئەو کەسانە کێن کەوا بتوانم یارمەتی لیان وەرگرم و یارمەتی من بدەن ئەو کەسانە کێن کەوا دووریان کەم لە پلانەکەم و ئەو کۆسپانی کەوا دێنە پێشم ئەبێ لەناو پلانەکەمە هەیە خاڵی سێیەم لەمڕۆ دەست پێ بکەم بە جێبەجێکردنی پلانەکەی کەوا دامناوە ئەو سێ خاڵە وا لە هەر بیرۆکەیەکەکەن کە بێتە دی و پێشا خۆمان بیبینی زۆر باشە دکتۆر من مەبەستمە کە پرسیار لەسەر بکەم باسی لە پلان کرد تا چەند گرنگە لەگەڵ دانانی پلاندا سێرکی زیاتر بکرێ گەڕانی زیاتر بکرێ واتە تاک بەردەوام بێ لە فێربوونی زیاتر تا چەند یەکێکە لە خاصێتەکانی کەسێتی سەرکەوتوو بەڵێ بێگومان ئێمە کە پلان دانین وکو باسم کرد لەناو پلانەکان چەند خاڵێک هەیە یەکێ لە خاڵە سەرەکیەکان کە جەنابەت تشکت کردە سەری کە من ئامانجەکەم داناوی پرسیاری لە خۆم بکەم ئەم ئامانجەم بۆ ئەوێت ئەم گەێنێتە چیت وام لێکا کە هاندم بدات شتێکی سەرەکی تری شێ دوای ئەوە پرسیارەکەی کەوا پرسیارت لە خۆت کرد بۆ ئامانجەکە ئایا من توانە و زانیاریم پێ هەتا بگەم ئەم ئامانجە ئەمە وامان لێ کات شتێک هەیە کە پێی ئەڵێن داتایەکمان هەیە بۆ ئەوەی تەحلیلی بکەین پێڵێن سوات ئەنەلاسیس ئەبێ خاڵی بەهێزی خۆم بزانم خاڵی لاوازی خۆم بزانم ئەو ئۆپۆرچونیتیانە ئەو دەرفەتانی کە لە پێشمە کە هەن لە دەرەوەی خۆم ئەبێ بیزانم و چەند چالنجێک و کۆسپێک و تهدیدێکی شێ بێ بیزانم کە من سێرچم کرد ئەم سواتەم دروست کرد بۆ خۆم یەکسەر بۆم دەرەکەوێ من ئیستەحالیەن لە چۆم بە تەمام بگەمە چۆ واتە پلاندانان پێک هاتووە لەم سێ خاڵە من لە چۆم ئەمەوێ بگەمە چۆ چۆنیش ئەوەی ناوەڕاستە کەوا جەنابەتی سەباست کرد کە ئەبێ من خاڵی بەهێزی خۆم خاڵی لاوازی خۆم تەحەدیەکان و فرسەت و دەرفەتەکانی لە پێشی خۆم دانراوە وام لێ ئەکات کە سێرج بکەم کە پرسیار بکەم کە بڕۆمە سەر ئاستی ئەوەی کەوا پێش خۆم کەسانێتتر هەیە سەرکەوتوو بوونە لەم بواری کەوا من حەزم لیە بگەم پێیان بێگومان ئەبێ ئەو سێرچانە بکەم ئەو داتانێ لە بن دەستم بێت بەڵام حەزەکەم لێرە شتێک بڵێم ئەو وامان لێ نەکات کە دەست پێ نەکەین دەست پێکردن یەکەم هەنگاوە دائیمەنیش یەکەم هەنگاو لە گەشتی سەرکەوتن قورسە ئەگەر پێک هاتوێ لە دە هەنگاو یەکەم هەنگاو ڕێژی قورسایەتی لە 150 بۆ 60 کە ئەو هەنگاو یەکەم دەست پێ کرد و زاڵی بەسەریا ئەوانەی تر دوای هێواش دێن بۆ یەکە گرنگ نییە چەندێت تووە هەوڵە دەیت بۆ سەرکەوتنەکەت زۆر گرنگە کە تو نەوەستیت وەستان وامان لێ ئەکا کە واز بێنین خەڵکانێکی زۆر وازە هێنن بۆ چووکی ئەم زان تاتە و زانیاریانیان پێ نییە باشە دکتۆر ینی
کەسانێک کە ئەیانەوێ بەڕێگەی سەرکەوتنا بڕۆنیان کەسانی سەرکەوتویان لێ دەرچێ بەرەو ئامانجەکەیان ئەیانوێ زوو بۆ ئامانجە بکەن و ئارامگرتنیان نییە تا چەند گرنگە لە ڕێگەی سەرکەوتن ئارامگری. خاڵێکی زۆر زۆر گرنگ و قولە بۆ چونکی کە وەلەو ئیسە لەم سەردەمەی ئێمە ئەوەی وا بۆ ئێمە دابین کراوە و لەبەر دەستمانە بەڕاستی وەکو ئەوە نیە کە باس لە ئینسانی سەرکەوتوو بکەین پێش باوی لە کاتی هەشتاکانیان ناوەتەکە. ئارامگری زۆر گرنگە بەڵام کە لە ڕقی و بەردەوامی زۆر زۆر گرنگە. ئێمە ئەگە پلانەکەمان بە شێوازێکی باشدانا و ئیشمان لەسەری کرد. من هەموو جارێک لە خولەکانی خۆمە تحەدی ئەو کەساناکەم کە لەگەڵمان ئەڵێم بۆ یەک ساڵی ئیش لەسەر خۆت بکە ئەتوانی بگەیت. ئارامگری زۆر زۆر گرنگە زۆر زۆر مهمە. ئەبێ ئێمە بزانین یەکسەر ناگەینە ئەو شتێکەوە بە خۆمان دامانناوە بەڵام ئەو مانای ئەوە نییە کە کات بە خۆمان دانەنی بۆ ئەو شتەی پێوەری هەبێت ئەتوانین ئیداری بکەین ئەتوانین ئیشی لەسەرکەین ئەو شتەی پێوەری نەبێت ناتوانین ئیشی لەسەرکەین واتە کە ئەڵێم من بۆ نمونە بە تەمام لە ساڵی 2023 ڕێژەی ڕاتبی مانگانی خۆم لە 150 زیاد بکەم ئەبێ بەم شێوازە باس بکەم کە 2023 تەواو بوو بە شێوازێکی جوان پلانم بۆ خۆم دانابوو ئەبێ بگەمە ئەو ئامانجی بۆ خۆم دامناوە ئەگەر نەگەیشتم پێی لە 180 خەتای خۆمە بەڵێ ئەبێ ئارام بین بەڵام ئەبێتیش بە شێوازێکی باش ئیش بکەین بۆ ئەو ئامانجی کە بۆ خۆمان داماناوە. زۆر باشە دکتۆر کەسی سەرکەوتوو لە نێو تاکدا پێویستە چۆن بناسرێتەوە ئایا دەبێت چاودێر بڕیار لەسەر و کەسە بدا بڵێ کەسێکی سەرکەوتووە یاخود دەبێت و کەسە خۆی بانگەشەی سەرکەوتنی خۆی بکە بڵێ ئەوە من سەرکەوتم. ئەمە ئەوەمەلێکە باس لە هاندان بکەین باس لە مۆتیڤیشن و تەحفیز بکەین ئایا من کەسێکم محەفەزم هاندانەکەم لە ژوورەی خۆمە یا لە دەروی خۆمە دیسانە باس لەوە ئەکەین لە 180 بێ گرنگی دینە خۆمان چاوەڕی ئەوە نەکەین کەوە خەڵکان پێمان بڵێن تو کەسێکی سەرکەوتوو براوردی خۆمان نەکەین لەگەڵ خەڵکانی ترە دائیمەن براوردی خۆمان بکەین لەگەڵ خۆمان من پێش مانگێ لەکوێ بووم ئەمڕۆ لەکوێم پێش ساڵێ لەکوێ بووم ئەمڕۆ لەکوێم زۆر گرنگە پێوەرەکانمان پێبێت پێوەری سەرکەوتنی خۆم دوور نییە کەسانێک تر بە پێوەری خۆیان سەرکەوتوو بن من بە پێوەری خۆم سەرکەوتوو کەسانێک هەبێ سەرکەوتن لە لای ئەوان پێک هاتووە لەوەی کەوا کەسێکی ناسراوە لە ناو کۆمەڵگا لە لای من پێک هاتووە لەوەی کەوا کەسێکم لە ڕووی ئابووری و زۆر زۆر بەتوانام بۆ یەکە ئەبێت دایمەن گرنگی بدین خۆمان ئیش لەسەر خۆمان بکەین باس لەسەر خۆمان بکەین دائیمەنش مقارنی خۆمان بکەین لەگەڵ خۆمانە سێری ئەوە نەکەین کەوا خەڵکان چۆن باسمانەکەن و چۆن باسی سەرکەوتنی ئێماکەن. باشە دکتۆر هەموو کەسێک دەتوانێت کەسایەتێکی سەرکەوتووی لێ دەربچێت هەموو کەسێک هەر کەسێکی خوێندەوار نەخوێندەوار گەورە مناڵ پیر بەڵێ من لەگەڵ ئەو ڕەیەم کە لە 1990 خەڵکی کە لەدایکە بن کەسانێکن دەرفەتیان هەیە ببنە کەسێکی سەرکەوتوو لە ژیانی خۆیان هیچ علاقی بە بەهرەوە نییە سێ خاڵی زۆر گرنگ بەکاری بێنیت ئەڵێن هەر کەسێک 10,000 سەعات لە هەر بوارێک خۆی دروست بکات دەبێتە کەسێکی خاوەن ئەزموون لەو بوارە بۆ یەکە سێ خاڵمان پێویستە هەتاکو ئێمە زاڵ بین بەسەر ئەو شتی کەوا ئیلا بەهرەمانە بێ یەک ڕاهێنانێکی قول تو کە ئەمانجد بۆ خۆت داناوە بە تەمای ببیتە کەسێک سەرکەوتوو لە بوارێکی دیاری کراوە ڕاهێنانێکی قول لەو بوارە بکە دوو هەندانێکی وەکو ئەوە بێت سوتەمەنیەک بێ لە ژوورەوە لەسەر تو ئیش بکات دائیمەن هەوڵ بدەیت کۆڵ نەدەیت بەردەوام بیت سێ لەگەڵ کەسانێکی پرۆفشنەڵە لەو بوارە ئیش بکەیت ئەم سێ خاڵە بکەیت زاڵەبی بەسەر تیۆریەک یان نەزریەک باس لەوە ئاکابێت کە ئینسان لە دایک بێت سەرکردە بێ یان بەهرەی هەبێت. زۆر باشە دکتۆر لە کاتی دەستپێکردنی هەر ئەرکێکدا یاخود هەر کارێکدا تا چەند پێویستە تاک چاونەترس بێ و بەهێز بێت تا چەند پێویستە بەرەنگاری هەموو کێشانە ببێتەوە کە لە کاتی کارکردندا دێتە ڕێگای. بەڵێ
دیسانەوە سێ خاڵی تر سێ کۆسپی سەرەکی هەیە بەرامبەر هەر ئینسانێک کە دەست پێکات بە گەشتی سەرکەوتن. یەکەم کۆس کە پێکاتووە لە ناتوانم کە بە کەسێک هەڵین بۆ کەسێکی سەرکەوتو نیت. مەسەلەن قوتابیەکی پۆلی 12ەیە، مامۆستایەکە لە زانکۆ بەناوبانگ نییە، کەسێکی بازرگانە، بازرگانیەکی زۆر بەهێز نییە، ئیتر بۆ سەرکەوتنی ئەڵێ ناتوانم کۆسپێکەوە من لێ کات کە بترسین، بەڵام خۆی ناتوانم نییە، خۆی ناوەڕۆکی نامەوێت. ئەو کەسە خۆی نەیویستووە، ئەو کەسە خۆی لە 100% ئەوەی بریاری نەداوە کە کەسێکی سەرکەوتووی. کۆسپی دووەم چی بکەم؟ ئۆکەی ئێستا من دەستم پێکرد چی بکەم؟ وە کە کردم نەمتوانی بگەم. ئەم کۆسپا خەڵکێکی زۆر دوای ئەوەی کە دەست بە گەشتەکە ئەکەن ئەگەڕێنە دواوە. چی بکەم؟ شتێکی بەسیط بکەم. بۆ نمونە من هەموو جار بە خەڵکان دەڵێم تۆنی مۆبایلەکەت بگۆڕە. چەندێکە تۆنی مۆبایلەکەت نەگۆڕیوە. زۆر جار باس لەوەکەن دەڵێن ساڵێک بەعزی کاڵی دووسێ مانگ باش عیلاقەی چییە؟ گۆڕانکاری. کە ئێمە دەست بە گەشتی سەرکەوتنەکەین خەڵکانێکی زۆر ئەگەڕێنە دواوە لە دوای یەکەم کۆس بوازەهێنن نازانن چی بکەن. ئەبێ بزانی تو بە تەمای چیت و ئەبێ بزانی کۆسپەکان چی کە دێنەڕێت. سێم شت سوودی چییە؟ ئەڵێ ئۆکەی ئەوە من دەستم پێکرد و گەشتەکە باشە و سوودی چییە؟ چیاڵێ ئەگەم ئەگە گەیشتم چی ڕوو ئەدات. دایمەن سەیری خۆتکە، وێنەی خۆت لە ئایندە، خۆت لە چوو ئەبینیتەوە، وێنەکە پڕی لە ڕەنکە، میوزیکێکی جوان بکە سەری، ئەوە خۆتی هەڵی واسە لە ناو خەیاڵی مێشکت. و ئەگەر پێش دەکرێت ڕاکێشە و بیکە وێنێکی ڕاستەقینە هەڵی واسە لەو ژووریکەوە خۆت لە ناوی دانیشیت و ئیش ئەەکەیت. ئەم سێ خاڵە زۆر گرنگەکەوە ئێمە بزانین کە دێنە ڕێمان. باشە بەرامبەری ئەم سێ کۆسپە چی بکەم؟ دیسانەوە سێ خاڵی تر. یەک بڕیارێکی ڕاستەقینە بدە. لە 1990 نابێت دەست پێ بکە بە گەشتەکە. 100% بڵێ من بەتاوام و دەستم پێ کرد ئیشی لەسەرەکە. دوو بەرپرسیار بە. کۆڵ مەدە. کە شکستت هێنا ئەوە زۆر ئاساییە. بەڵام هەوڵ دەکە شکست هێنا میکە سەر بابلین ئاستی خەڵکی تر. باس لەوەمە کە خەتای مامۆستاکەم بوو، خەتای حکوومەتە، خەتای ئەو کەسانەیە، نەخێر. خەتای خۆت بوو، خۆت بەرپرسیاری. سێ ئەبێ بزانی کە تو دەست بەم گەشتەکە بڕیارت دا و بەرپرسیاریت دواتر هەڵبژاردەکان هەڵبژاردی خۆتە. نابێ بڵیت ئەم هەڵبژاردی هین خۆم نەبوو. ئۆکەی هین خۆت نەبوو بە مناڵی، هین خۆت نەبوو پێش ساڵێک دوان، ئیستا چی مەنعتەکە کە تو هەڵبژاردێکی تازە هەڵبژێریت. ئەم سێ کۆسپۆ ئەم سێ خاڵە وامان لێکن کە زاڵ بین بەسەر بابەتی کەوا من لاوازم یان خاڵی بەهێزم نییە یان ئەترسێم کە دەستکەم بە گەشتەکە. باشە دکتۆر تەما حتا چەند لە ڕێگەی سەرکەوتنا ینی دروستە یان تەندروستە بۆی کە تو بۆ نمونە کەسێک پێی وایە باشترینە، خۆی باشترینە، بۆیە شایانی باشترینە و هەمیشە هەوڵی باشتری نەدات. ئەمە تا چەند تەندروستە لە ڕێگەی سەرکەوتنا بۆی کە کەسێکی سەرکەوتمانێ دەچێت. دەستخۆشی لەکەم پرسیارێکی زۆر گرنگ و قۆلە. ئەمە باس لە یاسایەکە کە پێڵێن یاسای تەرکیز. کە من تەرکیزەکەم لەسەر شتێک ئەو شتە ئیتر لە دنیای خۆمە دیارەدات. هەر بۆ نمونە جاربەجار حەزت لە سیارەیەکە وات لێ دێن ناو بازار کە ڕێ ئەکەیت ئەو سیارەیە زۆر دێتە پێش چاوت. خۆی ئەو سیارەی هەر هەبوو، پێشتر لە ناو جادەوبانەکان هەبوو، بەس بۆ ئیستە زۆر لە پێش چاویتوە چونکی تەرکیزت لەسەری کردووە. واتە یاسای تەرکیز کە من تەرکیزەکەم لەسەر خۆم لەسەر ئامانجەکانم وام لێدی ئەو شتانی کەەوە وام لێکەن سەرکەوتوم دێنە ڕێگاکەی خۆم بۆ چونکی تەرکیزم لەسەریان کردووە. خەڵکی چی ئەکەن بەداخەوە؟ یاساکە بە پێچەوانەوە بەکارهێنن، تەرکیزەکەن لەسەر ئەو شتانی کەوا نایانەوێت. بۆ یەکەم ئەمە وامان لێ نەکات کەوا کەسێک بین مەغرور بین و بڵێن ئێمە زۆر باشین، وەکو پەندە بیرستانێکە ئاڵێت ئەگەر دە کەس پێیان و چێتیەوە تووشێتی خەڵکی زۆر پێماڵێن تو سەرکەوتونی تو هەڵەت کردووە ڕێگاکەت خراپە، خەڵکانێکی زۆر پێماڵێن ناتوانانی بگەیت، ئەبێت بۆستین بزانین وایە یان وان نییە. بەس ئەمە وامان لێ ئەکات کە تەرکیزکن لەسەر ئەو شتێکەوە ئەمانەوێت. بۆ یەکە کە من هەستەکەم کە ئینسانێکی سەرکەوتوم ئەو هەستە ئەبێ ببێتە کردار، ئەو هەستا ببێتە پلان و ئیشی لەسەرکەم.
کە شاعرێکی گەنج ئەیوس شعر بنووسێت نامەیەکی نار بۆ شاعرێکی خاوەن ئەزمون وتی ئەمە شعرەکانمە ئایا من شاعرێکی باشم وتی کردبیانیان لە خەوەستایت هەستی شاعریت هەبوو ئەوە تو کەسێکی شاعرێکی بەناوبانگت لێ دەرەچێت واتە ئێمە کە بیانیان لە خەوەستاین باسمان لەوە کرد ڕۆژێکی خۆش ڕۆژێکی تازە تا بگەمە ئەمانجیکەوە بخۆم دامناوە ئەمە هەستەکەمان بوو بەڵێ کەسێکی سەرکەوتوین ئەو هەستە ڕاستە کە هەستاین وتمان دیسانەوە چاومان کردەوە خوازانیم ڕچی ڕوئدات ئەمە بە پێچەوانی یاسای تەرکیزە وەمان لە ئێکا چەندی خەڵک پێمان بڵێن کە تو سەرکەوتویت بەڵام ئێمە لە ژوورەوە ڕووخاوین لە ژوورەوە کەسێکی سەرکەوتونی بەڵێ دکتۆر ڕزگار جەرجیز ڕایەنەری گەشەبێدانی خودت لە کەرکووکەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی دکتۆر خۆشحاڵت کردین بە زانیاریەکانت زۆر سوپاس ڕۆژێکی خۆش بۆ بەڕێستە بەڵێ